سەدەیەک خەبات لە پێناوی ڕۆژی جیهانی کرێکار لە ئێران. چەند ڕۆژێک زیاترمان بۆ ڕۆژی جیهانی کرێکار نەماوە. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لەگەڵ ئەوەشدا لا ڕیاکارانە لە جیاتی ڕۆژێک هەفتەیەک بۆ ئەو بۆنەیە دیاری کراوە، بەڵام بەکردەوە پێش بە بەڕێوەچوونی ڕێوڕسمەکانی سربەخۆی ئەو ڕۆژە دەگیرێ. هەموو ساڵێک لە سەروبەندی ئەو ڕۆژەدا گرتن و هەڕەشەکردن لە هەڵسوراوانی کرێکاری دەست پێ دەکات. بە هەمووی ئەوانەوە بەڕێوەچوونی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار لە ئێران بە ئەزموونێکی 100 ساڵە پەژەستوورە. چاوخشانێک بەسەر ئەو مێژووە پڕ لە شانازیە نیشانی دەدات کە هەوڵەکانی کۆماری ئیسلامی لەم بابەتەوە چەندە ڕسوایە. نزیک 3 دەیە پاش دیاریکردنی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەک ڕۆژی جیهانی کرێکار لە ئاستی جیهان، لە ئێرانیش لە ساڵی 1301 هەتاوی بەرابەر لەگەڵ 1922 زاینی کرێکاران بۆ یەکەم جار بەرەو پیری ڕۆژی ئەوەڵی مانگی مەی چوون و بە خۆپیشاندان، ڕێپێوان و وتاربێژی ئەم ڕۆژەیان بەرزڕاگرت. یەکێتی کرێکارانی چاپخانەکانی تاران و یەکێتی گشتی کرێکارانی ناوەند لە ڕێخستن و بەڕێوەبردنی ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی ڕۆڵێکی گرنگیان بوو و لە حاڵێکدا کە کرێکاران لەو ساڵانەدا دەبوایە 14 ساعەت لە ڕۆژدا کار بکەن، دروشمی سەرەکی کرێکاران لەم ڕۆژەدا 8 ساعات کار لە ڕۆژدا بوو. کرێکارانی ڕێکخراوی چاپخانەکان کە لە جەریانی خەبات و مانگرتنی خۆیاندا توانی بوویان 8 ساعات کار لە ڕۆژدا بەسەر خاوەنکاردا بسەپێنن، خوازیاری ئەوە بوون کە 8 ساعات کاری ڕۆژانە لە هەموو بەشە کرێکاریەکان بەکردەوە دەربێت. ئەم کرێکارانە لە هاوپشتی لەگەڵ کرێکارانی سەرتاسەری جیهان ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان تعتیل کرد و ساڵی دواتریش لە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیدا لە ڕۆیشتن بۆ سەرکار خۆیان بوارد. لەو کاتەوە بەرەو ئەملا کرێکارانی ئێرانیش ئەوەڵی مانگی مەی ڕۆژی هاوپشتی جیهانی چینی کرێکار بە شێوەی جۆراوجۆر بەرزڕادەگرن. لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا کرێکاران چ لە سەردەمی دیکتاتۆری ڕەزاخان و محەممەد ڕەزا پەهلەوی و چ لە سەردەمی دەسەڵاتی کۆنەپەرستی ڕژیمی ئیسلامی بە پێی کەش و هەوای سیاسی و هاوسەنگی هێزی چینایەتی هەر کات توانیویانە ئەم ڕێوڕسمانەیان بە شێوەی شکۆدار بەڕێوە بردووە. بەڵام سەرمایەداران و کۆنەپەرستان لە ئێران هەروەک هاوتادەرەکیەکانیان و بگرە لەوان خراپتر لە بەرامبەر هەوڵ و خەباتی کرێکاران بۆ دەربڕینی هاوپشتی نێونەتەوەیی ڕۆژی ئەوەڵی مانگی مەی پەنایان بۆ سەرکوت و سەرنەیزە بردووە و با توندوتیژیەکی کەموێنە دەستیان داوەتە سەرکوت و وەحشیگەری دژ بە کرێکاران. لە مانگی خەزەڵوەری 1301 هەتاوی ڕۆژنامەی حەقیقەت، ئۆرگانی سەرەکی یەکێتی کرێکارانی ناوەند، بۆ دووهەمین جار داخرا و دوای ئەوە هەرگز بڵاو نەکرایەوە. زۆریەک لە کۆمونیستەکان و ئەندامانی یەکێتیە کرێکاریەکان دەست بەسەر کران و دوورخرانەوە و ئیمکانی چالاکی و بەڕێوەبردنی ڕێوڕسمی عەلەنی لەناوچوو. سەرکوت و زەبر و زەنگ بەڕادەیەک بوو کە تەنانەت یەکێتیە کرێکاریەکانیش ناچار بوون دانیشتنەکانی خۆیان بە شێوەی نەهێنی بەڕێوەبرن. لە ڕۆژی 11 گوڵانی ساڵی 1306 هەتاوی مەئمورانی شارەبانی هێرشیان کردە سەر چاپخانەکان و ڕاگەیاندراوەکانی پەیوەندیدار با ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەیان زەوت کرد. لەم هێرشەدا ژمارەیەکی دیکە لە ڕێبەرانی یەکێتیەکە دەست بەسەر و ڕەوانەی زیندان کران. سەرەڕای هەمووی ئەوانە کرێکاران لە ساڵی 1307 هەتاویدا توانیان ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەی ئەگەر چی بەنەهێنی، بەڵام بە بەشداری سەدان کرێکار لە دەوروبەری تاران بەڕێوەبرن. لەو جێگەیەوە کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی تەعتیلی ڕسمی نەبوو، کرێکاران بۆ بەڕێوەبردنی ئەم ڕێوڕسمە بە گشتی نزیکترین ڕۆژی هەینی بە ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان هەڵدەبژارد. لە ساڵی 1307 هەتاوی سەرەڕای کەش و هەوای زەبر و زەنگ و سەرکوت ڕۆژی هەینی 3 مانگی مەی
کرێکاران لە گروپی 3 تا 5 کەسی و بە شێوەی جیاجیا خۆیان گەیاندە باخێک لە دەرەوەی شار کە پێشتر دیاری کرابوو. لەو ڕێوڕسمەدا کە نزیک بە 800 کەس تێیدا بەشداریان کردبوو و تەبێژانی ڕێوڕسمەکە سەبارەت بە بارودۆخی کرێکاران، پێویستی خەبات دژ بە کۆنەپەرستی، هاوپشتی نێونەتەوەی کرێکاری و هاوشێوەکانی قسە و باسییان پێشکەش کرد و پاشان سرودی شۆڕژگێڕانە بەڕێوەچوو. هەر لە سەرەتای ئەم ڕێوڕسمە کە لە بەیانیەوە دەستی پێکرد بوو، ئاڵای سوور دەشەکەیەوە. ساڵی دواتریش ڕێوڕسمێکی هاوشێوە بە بەشداری 2000 کرێکار بەڕێوەچوو کە ئەم جارەیان مەئمورانی شارەبانی و هێزە سەرکوتگەرەکان هێرشیان کردە سەر ڕێوڕسمەکە و نزیک 50 کرێکار لەوانە ڕێبەری یەکێتیەکانیان دەست بەسەر کرد و پاش ئەم ڕووداوە دەیان هەڵسوڕاوی کرێکاری بە ناچار خۆیان شاردەوە. ئەم بارودۆخە تا کۆتایی دەسەڵاتی پەهلەوی و تەنانەت دواتریش درێژەی بوو. بەو مانایە کە کرێکاران لە نەبەردی دائیمی خۆیاندا لەگەڵ چینی سەرمایەدار بە پێی بارودۆخی سیاسی کۆمەڵگا ڕۆژی ئەوەڵی مانگی مەیان بە شێوەی ئاشکرا نیوە ئاشکرا و نەهێنی بەڕێوە بردووە. شکۆدارترین و بێوێنەترین ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی لە ئێران پاشڕووخانی ڕژیمی پاشایەتی و لە ساڵی 1358 هەتاویدا بەڕێوەچوو. لەسەر داوای شۆڕای هاو ئاهەنگی بەڕێوەبردننی ئەوەڵی مانگی مەی لە تاران نزیک بە 5000 کرێکار لەم ڕێوڕسم و خۆپیشاندانە بەرینەدا بەشداریان کرد. ڕیزی پتە و هەنگاوی قورس و قایمی کرێکاران، دروشمی یەکگرتن کرێکار یەکگرتن و گەلێک دروشمی دیکە دژ بە چەوسانەوە و نظامی سەرمایەداری، شەقامە سەرەکیەکانی تارانی خستە لەرزە و گشت سەرمایەداران و کۆنەپەرستانی تازە بەدەسەڵات گەیشتووی تۆقاند. زۆری نەخایاند کە ڕژیمی کۆماری ئیسلامیش دەستیدایە کوشتار و سەرکوتی وەحشیانەی کرێکاران و کۆمونیستەکان و هێزە شۆڕژگێڕەکان. کۆمەڵێکی بەرینی لە کرێکارانی پێشڕە و وشیار لەسەر کاردەر کرد و ڕەوانەی زیندانی کردن. هێرشی کردە سەر شوڕاکان و باقی ڕێکخراوە کرێکاریەکان و زەبر و زەنگێکی بێوێنەی بەسەر کۆمەڵگادا زاڵ کرد. ڕژیمی سەرمایەداری کۆماری ئیسلامی هاوکات لەگەڵ قەدەغەکردنی هەموو جۆرە کۆبوونەوەیەکی کرێکاری و سەرکوتی بەرینی کۆبوونەوە و ڕێوڕسمەکانی سربەخۆی کرێکاریەکان ڕێگەی بە دەست و پەیوەندیەکانی خۆی لە خانەی کاریگەردا تا ڕێوڕسمی فەرمایشی و کۆنتڕۆڵکراو بەڕێوە برن تا ئەوەڵەن وا نیشان بدەن کە لە کۆماری ئیسلامیدا بەڕێوەبردننی ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی ئازادە و دووەمەن لەم ڕێگەیەوە هەم جێژن و ڕێوڕسمی ئەوەڵی مانگی مەی و هەم خواستی کرێکاران بەوەی کە ئەم ڕێکخراوە دژێکرێکاریەکە ئەنجامی دەدات سنووردار بکەن. بەڵام کرێکاران هیچ کات بە خانەی دژە کاریگەر و شۆڕای ئیسلامی ڕژیم متمانەیان نەکرد و تەنانەت لە خراپترین بارودۆخی زەبر و زەنگ و سەرکوتدا بە شێوازی جۆراوجۆر ڕێوڕسمی ڕۆژی کرێکاریان بەڕێوە بردووە. بزوتنەوەی کرێکاری بەرەبەرە لە ڕکودێک کە بەهۆی سەرکوتەکانی دەی 60 کەوتبوو هاتە دەرو لە نیوەی دووهەمی دەی هەفتا و بە تایبەت لە سەرەتاکانی دەی هەشتاوە پەرەسەندن و گەشەی بەرچاوی بەخۆیەوە بینی. لە سەرەتاکانی دەی هەشتاوە بزوتنەوەی کرێکاری ئێران شایەدی شکڵگرتنی ڕێکخراو و گروپ و کومیتە جۆراوجۆرەکانە کە لە هاو ئاهەنگی لەگەڵ یەکتر هەموو ساڵێک بە شێوەیەک و لە شوێنێک دەست دەدەنە بەڕێوەبردننی ڕێوڕسمی ڕۆژی جیهانی کرێکار. ڕێوڕسمەکانی ئەوەڵی مانگی مەی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران لە ماوەی ساڵانی ڕابردوودا ئەساسەن بە هیممەتی هەر ئەم ڕێکخراو و گروپ و کومیتە جۆراوجۆرە کرێکاریانە ڕێکخراوە و بەڕێوە چووە. لە ساڵی 1367ەوە بەرەو ئەملا بەڕێوەچوونی ئەوەڵی مانگی مەی چووە قۆناغێکی نێوە و کرێکارانی کوردستان سونەتە تازەکانی بەڕێوەبردننی ئەم ڕۆژە گرنگیان بە ناوی خۆیان تۆمار کرد کە لە دەرفەتێکی دیکەدا دەیدەینە بەرباس و لێکۆڵینەوە.